تەماشەوانان هێژا سەردانا ئەردوان بۆ عراقی و حرێما کوردستانی درۆژەبا ڕۆژنامەیەن ئیرۆیەن ترکیەدا هەفکاری من زیا و زەری گرنگیا ماشەتێن ڕۆژنامەیان شرۆڤە دەکەن بەلێ زیا چاوا بەحسابی سەردانێ تێکردن ژتە وەربگرن فەرمووز. سەردانەکەی ڕەزەب تەیب ئەردۆغان جەمال کە دوای 13 ساڵ هات بۆ بەغدا و هەولێر بێگومان کاردانەوەیەکی زۆری هەبوو لە ڕۆژنامەکانی تورکیا، ئەمە بە شێوەی جیاواز و بە مانشێتی جیاواز قسەی لەسەر کرا، واتە هەر ڕۆژنامەیەک یاخود هەر دەستگایەکی میدیایی توانی ئەم بابەتە بخاتە سەردێری هەواڵەکانی خۆی. یەکەم ڕۆژنامەمان ڕۆژنامەی ئەکشامە، دەمەوێت لە ڕۆژنامەی ئەکشامەوە دەست پێ بکەم. ئاماژەی بە هەماهەنگیە ئەمنیەکان داوە بە تایبەتی لە ڕوبەڕووبوونەوەی پەکەکە، بۆیە ئەم پرسە زیاتر لە ڕۆژنامەی ئەکشام وەکو مانشێت بەکارهێنراوە. هاوکات ڕێگەی بگەشەپێدانیش بە هەمان شێوە سەردێرێکی سەرەکی ڕۆژنامەی ئەکشام بووە. باز لە گرنگی ئەم پرۆژەیە کراوە. جگەلەوە ئاماژە وەکو ئاماژەیەک وێنەیەکی قەڵای هەولێر دانراوە و جەخت لەوە کراوەتەوە کە ئەردۆغان لە هەولێر بە گەرم و گوڕی پێشوازی لێکراوە کە ئەمەش وەکو سەرنجێک بۆ پەیوەندیەکانی نێوان هەولێر و ئەنقەرە ئاماژەی پێدراوە. جگە لە ڕۆژنامەی ئەکشام ڕۆژنامەی یەنی شەفەقم لە بەردەمە، ئێوەش ئێستا دەیبینن لە ڕۆژنامەی یەنی شەفەق مانشێتێکی گەورە هەیە دەڵێ خاڵی وەرچەرخان. ئەم مانشێتەی داناوە ڕۆژنامەی شەفەق لە ژێرەوەشیدا ئاماژەی بەوە کردووەکەوە لەم سەردانەدا، واتە سەردانەکەی ئەردۆغان بۆ بەغدا و دواتر بۆ هەولێر نەخشە ڕێگەیەکی پتە و لە پێنا و باشترکردنی پەیوەندیەکانی هەردوو لە گیراوەتە بەر. ئەم نەخشە ڕێگەیەش بێگومان لەو 26 ڕێککەوتنامە و یادەشتنامەی لێک تێگەیشتنە ئاماژەی پێدراوە، هاوکات هەردوو لایەن واژۆیان لەسەر کردبوو. جگەلەوە باسی سەردانەکەی هەولێر لە تەواوی ڕۆژنامەکان وەکو کەوانەیەکی زۆر گرنگ سەیری کراوە، واتە هەولێر جیا کراوەتەوە لە بەغدا لە ڕووی شیکردنەوەی بابەتەکەەوە بە تایبەتی. بۆیە هەر یەنی شەفەقیش دەڵێ سەردانەکەی هەولێر جیاواز بوو. ئەردۆغان بە گەرم و گوڕیەکی زۆرەوە بە جۆش و خڕۆشەوە پێشوازی لێکراوە و وێنەی قەڵای هەولێریش بە هەمان شێوە بەکارهێنراوە. جگەلەوە ئاماژە بە ڕێگەی گەشەپێدان کراوە، بێگومان ئەمە پرۆژەیەکی گەورەیە کە قەبارەی بازرگانەکەی زیاتر لە 7 ملیارد دۆلارە. یەنی شەفەق دەڵێ 4 وڵات لە عێراق، واتە بە شێوەیەکی گشتی 3 وڵات لە عێراق ئامادە بوون واژۆ بکەن و ئەم ڕێککەوتنامەیە بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ڕۆژنامەی سێیەمم ڕۆژنامەی میلیەتە، بە هەمان شێوە لە مانشێتەکەیدا ئاماژەی بە پرسە ئەمنیەکان داوە، ڕوبەڕووبوونەوەی پەکەکە یاخود ئۆپەراسیۆنە سەربازیەکان. لە بنی ئەوە باز لەو ڕێککەوتنامانە کراوە کە 26 دانەیە. هاوکات دەڵێ دوای ئەم سەردانەی ڕەزەب تەیب ئەردۆغان بۆ بەغدا و دواتریش بۆ هەولێر، ئێستا پەیوەندیەکانی نێوان تورکیا و عێراق و بە هەمان شێوە هەرێمی کوردستان پێیناوەتە قۆناغێکی نوێ. ئەمە مانشێتی میلیەت بوو، یەکەم پەڕەی ڕۆژنامەی میلیەت بوو. دوای میلیەت ڕۆژنامەی تورکیەمان هەیە. ڕۆژنامەی تورکیا دەڵێ لاپەڕەیەکی نوێ لە نێوان ئەنقەرە و بەغدا و هەولێر کراوەتەوە. هەر مانشێتەکەشی بەو شێوەیە نووسیوێتی لاپەرەی نوێ. هاوکات ئاماژە بەوە دراوە ئەردۆغان لە بەغدا ڕایگەیاند بوو ئێمە بە یەک چاو سەیری سەرجەم پێکاتەکان دەکەین، کورد، عەرەب، تورکمان. ئەمەش یەکێکە لەو دێڕانەی کەوا وەکو مانشێت لە ڕۆژنامەی تورکیا بەکارهێنراوە. ڕۆژنامەیەکی دیکەم لە بەردەمە، ئەویش ڕۆژنامەی یەنی چاغە. لە ڕۆژنامەی یەنی چاغ باس لەوە کراوە ئەردۆغان دوای 13 ساڵ لە بەغدایە کە ئەمەش کاریگەریەکی زۆر ئەرێنی دەبێ بەسەر پەیوەندیەکانی هەردوو لە. باز لە هەولێریش کراوە، دەڵێ ئەردۆغان لە هەولێر باسی وزە و باسی هەناردەکردنەوەی نەوتی کردووە، چونکە بە بۆچوونی ئەردۆغان هەولێر ناوەندێکی گرنگە بۆ گواستنەوەی وزە. ئەمە مانشێتی یەنی چابوو
کۆتا ڕۆژنامەشم ڕۆژنامەی میلاتە دەڵێ عێراق لە بەشداریکردنی ئۆپەراسیۆنەکانی دژی بەکەکە ئێستا نزیک بووتەوە. ئەمە مانشێتێکی ئەمنیە زیاتر پرسی ئەمنی بەکارهێناوە. دوای ئەم مانشێتە هەر لە خوارەوە باسی سەردانەکەی هەولێر کراوە. بە گرنگیەوە ڕۆژنامەی میلات ئاماژەی بە سەردانەکەی هەولێر داوە چونکە دەڵێ پرسی وزە و پرسی بازرگانی لە هەولێر زیاتر قسەی لەسەر کراوە. هەر بۆیە دەڵێ دوای بەغداد سەردانەکەی هەولێر گرنگیەکی تایبەت بەخۆی هەیە بە تایبەتی لە کەرتی وزە و هەناردەکردنەوەی نەوتیش بێگومان یەکێک بوو لەو دۆسیانێکەوە ئەردۆغان قسەی لەسەر کردبوو. ئەمە بە شێوەیەکی گشتی مانشێتی ڕۆژنامەکان بوو جەمال.